ولا ئایندەیەکی ترە بەڕاستیە گەجا بە خواستەکان نەدرایەوە ئێمە هەڵوێستی ترمان دەبێ هەوکو هەموو گروپەکانی ترەقی خۆمانە بەڕاستی ئێستا کرێکاران گەورەترین بەشمێنێترین چینن لەم مینا هەر ئەوەی کە ئیبین لە تەواوی دنیا 25 ملیۆن ئینسان بێکار بووە و لە کوردستان شابێبەش نییە لە مۆزعەتێک کە ئێستا لە کوردستانایە بۆیە تەکیدان دەکەینەوە ئێمە بەڕاستی ئەم بێدەنگیوینە مەدایکی خۆی هەیە دڵنیابن خەڵکی کوردستان و کرێکاران و خەڵکی زەحمەتکێش ئەم ڕۆژە قبوڵ ناکەن و حتممە لە ئایندەیەکی ترا جواب ئێمە جوابمان دەبێ و تەواوی خەڵکی کوردستانیش تەسەورەکەم جوابی خۆی دەبێ بۆیە داواکەین لە تەواوی خەڵکی کوردستان لە تەواوی گروپەکانی فشار لە مۆسعێتەدا کە ئێستا ڕوبەڕووی کۆمەلگا بۆتەوە کۆمەلگا تووشی ئەم ئاساتە هەبووە ڕیزەکانی خۆیان ڕێکخراو بکەن و لە ناوەندەکانی کە لە شوێنی ژیان خۆیانە ئەبێ خۆیان ڕێکخراو بکەن و تەناشتێک بەڕاستی کە ئێستا جواب بدرێتەوە ئەوەیە کە خەڵکی کوردستان لە تەواوی گەڕەنگەکان و ناوەندەکانی ژیان و ژینی خۆیان ڕێکخراو بکەن لە بەرامبەر ئەم سیستەمە نەعادلەی کە ئێستا لە کوردستانەیە ئێستا نەبوونی پارە درۆیەکی زۆر گەورەیە ئازیزانم ئەوەی کە لە کوردستانە ڕوودەدات کۆمەڵێک بەڕاستی کۆمپانیا و مشەخۆرن ئیمڕۆ کە دەستیان کردووە بە سەرۆت و قوتی کۆمەلگادا پارە هەیە ئیمکانات هەیە لە هیچ شوێنەکە بەقەدەر ئەم حکوومەتە مستەفید نەبووە لە ئەم مۆسعەی کە ئێستا کرۆنایە لە کاتێکا کە لە تەواوی دنیا پارە ئیمکانات ئەمە سەرف دەکرێت بۆ خەڵکی زەحمەتکێش